میوانداری بەڕێز دکتۆر نیاز ئەحمەد ساڵح پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاریمان کردووە بۆ بەرنامەکەمان. دکتۆرە بەخێربی. سپاس. دکتۆرە گەرما بەگشتی چ کاریگەریی هەیە لەسەر پێستی مرۆڤ یان لەسەر مرۆڤ خۆی؟ بەڵێ وەگەزانین پێست ئەو بەشەیەکە لە دەرەوەیە لەبەرەوە هەموو گۆڕانکاریەک لە کەش و هەوایە تەسیری ئەبێ بۆ سەر پێست. جا ئەم جەوەی ئێمە کە ئێستا گەرمە و هەر زۆریش گەرمە لەبەرەوە لەوانەیە هەنێک کاریگەری خراپەیە کە لە سەر پێست دروست ببێ. هەنێ جار هەیە کاریگەریەکەی تەنها ئەوەیە کە لەسەر پێستەکە دروست دەبێت، هەنێ حاڵەتەیە کە بەهۆی گەرماوە دروست دەبێت لەسەر پێست، هەنێ حاڵەتی تر هەیە خۆی ئەو کەسە نەخۆشیەکەی هەیە بەڵام لە کاتی گەرمایە پەرە ئەسێنێ یان دەرئەکەوێتەوە جارێکیکە. ئەوەی کە زۆر بڵین باوە ئێستا بکە بەهۆی گەرماوە دروست دەبێت لەسەر پێست گیرانی کونی ئارەقە ڕژێنەکانە کە لە کوردەوارە پێڵێن گەرمەژنە، لە مناڵە دەرەکەوێ لە گەورەیە دەرەکەوێ بە تایبەتی ئەوانەی کە تۆزێ بڵین بەخۆن کێشیان زۆرە بە تایبەتی ئەو شوێنانی کە دوو پێست بەیەکەوە نووساوە لەمانەیە ئەم حاڵەتە زۆر ئەبینین پێستەکە سوورە بێتەوە هەمووی وەکو دەنگزی بکەی بچووکی سوور دروستە بێ هەنە جارە زەر دروستە بێت چەند جۆرێکی هەیە ئەوەش ئەمە لە گەرمایە زۆر ئەیبینین. ئەو گرمژنەی خورانی لەگەڵە بەڵێ هەنێ حاڵەتی هەیە جۆری هەیە ناخورێ هەنێ حاڵەتی تری هەیە ئەخورێت ئەمە بەهۆی گەرماوە. حاڵێتی ترێک کە زۆر ئەیبینن سووتانە ئەمەیان ئەبێ کاتێک بێت کە ئەو کەسە تیشتی خۆر لە یابێ بە تایبەتی ئەوانی کە ئەچنە دەرەوە و خاصن مەلە ئەکەن لە شوێنێکی بڵین سەرکراوەیە چکە پێستەکەیان ڕانە هاتووە لەگەڵ ئەو تیشکی ڕۆژەیە لە پڕێکا پێستەکەی بۆ ماوەی چەند سەعاتێک تشتێکی زۆر بەقوت لێ ئەیە لەبەرۆ تووشی سووتانە بێ ئەمەش چی لەیە پێستەکە لە دوای 6 تا 12 سەعات دوای بەرکەوتنی هەتاوەکەوە ئەم سووتانە دروست ئەبێ هەتاوەکو زیاتر بێ ئەو ماوەی وەستاوە لە بەرهەتاویان تشی خۆرەکە بەقوترێک بووە سووتانەکە زیاترە بێ پێستەکە سوورە بێتەوە ئاوسێ هەنەجار لەوانەیە بڵق بکاوکو بڵقی سووتابی ئەو کەسە تووشی دڵتێکەڵ هاتن لەرزوتە زەختیدا ئەبەزی هەندێجار لەوانەیە بژبورێتەوە لەوانەیە بڕشێتەوە ئازاری بۆ دروستە بێ ئەم حاڵەتە چەند ڕۆژێک ئەخایەنە ئینجا دوای هەفتەیەک ئەو پێستە وشکە بێت و فڕی ئەیانی ئاوا کەلێکی دۆکو پارچە کاغەز ینی بەدەستەوەیەت. ئەی مرۆڤ چۆن خۆی پارێزێت یانی پاراستین ئێمە هەتاوێکی نیوەڕۆی منە ڕۆمە دەرەوانە یانیەکی کارێکی تایبەتی هەیە ڕاستە ئێستا مەکتەب نەماوە بەڵام زۆری خوێندکاران لە تەقویەن لە شوێنانیکەن ینی ئەڕاتەوە بۆ ماڵێت چی بکات چارە سەر بوو ئەوە کە تۆ هەتاوێک بەوتی ژێلێتەیە لە نیوەڕۆیان لە یانزەی بەیانیەوە توانین بڵین گەرمە وایە لە بەیانی زۆر گەروێسەوە تۆ شەوی شەرکەرمە خۆی گەرماکە ئەتوانیت وابێ کە ئەو شوێنەیتیایی فێنک بێت ئەمە وەکو گەرمە بەڵام وەکو هەتاو ئەتوانرێ ئەو وەختانەی کە کەمترین وەخت بچیتە بەر هەتاو باشتێکی ژوایە بینی سەعات 10 بۆ 2 نەچیتە دەرەوە ئەگەر کرا ئەو کەسانی کە هەر ضرورن ئیشەکەیان وایە ئەبێ بچێتە دەرەوە هەنوای ئیشەکەی وایە لەبەر هەتاوە باشترین شتێ ئەبێ خۆی پارێزێ لە هەتاوکە کەمترین شوێنی هەتاوی بەرکەوێ جلەکەی تا بکرێت داپۆشراو بێت ئەو شوێنی کە بەدەری شەیەک و دەست دەم و چاومل ئەگەر بەدەرەوە بوو کرێمی بەرهەتاوی زۆر بە مەزبوطی بۆ بەکاربێنێ ئەگەر بکرێت کڵاوێکی گەورە لە سەرکە عینەکێ لە چاوکە ئەمە بۆ پارێزگارە بۆی تشتی خۆرەکە تەسیری خراپی بۆ سەر نەبێ تشتی خۆر تەسیری خراپی زۆرە هەنێ حاڵەتمانەیە زوو دروستە بێ هەنێ نەخۆشی خراپەیە کە لەوانەیە دوای چەند ساڵێکی دوور و درێژ وەکو ژێرپەنجەکان وەکو پیربوونی پێست ئەمانە هەمووی بەهۆی هەتاوە کە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ لێمانەیە دروستە بن. دکتۆر باسی دژەخۆرە کرد هەنێک لانی پێی وابێ بڵێ ئەمانە کرێمن و لەوانەیە تەسیراتی خراپی هەبێ بۆ سەر پێست لینێت تا چەند ئەو گەرما ئەو تیشکی خۆرە گەڕێنێتوانی ئەو دژە خۆرانە تشتی خۆر گەرما ناگەڕێنێتەوەنی تۆ ئێسەگەر لەم ژورا دانیشتبین گەرم بێ دژە خۆر هیچ ئیسیفادەیەکی نییە بەڵام دژە خۆر بۆ بەر هەتاو ئەمە شتێکی زانستێ زۆر ئیسیفادەی هەیە یعنی تەسیری خۆرەکە زۆر کەم ئەکاتەوە لە سەر پێست ناڵێم هیچی جنایی هەڵێ و کووایەکەی هەتاو لێ نابێنە بەس تەسیری خۆرەکە کەم ئەکاتەوە لە سەری لەبەرەوە زۆر ضرورە هەموو چوونە دەرێک هەتا نەکە ڕۆژی هەتاو لە سێبەری شازەڕورە هەر بەکاربێنێت چکە تۆ ڕاستە هەورە
بەڵام تۆ تیشکی خۆرژە هەر بەرەکە بێ لە شوێنێک وەستاوی سێبەرە بەهۆی تیشکدانەوەەوە تیشکی خۆرەکەت هەر بەرەکەوێ لەبەرەوە زەڕورە هەموو چوونە دەروێک نەکرد بۆ دەموچاو بۆ دەسوپل بۆ هەموو شوێنێکە بە دەرو بۆ زەڕورە بەکار بهێنرێت. بەس پێویستە تۆ کە هاتیتەوە یەکسەر بیشۆیت باشترە یان پێوی بمێنێتەوانێت تۆ جاریشکەلیتەوە یان کاتیتەوە ماڵێک کە تۆ خۆر نەما پێویست ناکە پاکژیکەیتەوە کاتی تەوە ماڵێ خۆر نەبوو زۆر پێویستە لی بێتۆچکە بڵێ تۆ ئەمە هەنێ مەوادی کیمیایە با پێسەکە ئیسراحەتکە و پێویستی شپێ نیە تۆیتەوە ماڵەوە چ پێویستە بەڵام دژە خۆر کە لە دەرەوە بووی ئەوەی کە لە ماڵەوە لێداوە ئەوە نییە بڵێ ئیتر ئەگەر من 6 سعات لە دەرەوە بووم تەوا هەرو دژە خۆرەیە پاش 2 سعات ئیش ناکەوە کوای هیچمان نەکرد بێ بڕۆ بێ زوو تکرار کرێت ینی لای ئێمە ئەو کێشەیە هەیە شێوازی بەکارهێنانەکەیان زۆر زانستی نییە زۆر کەس ئەچێ بۆ سەیران لەبانی تا ئێوارانی ئەگەر وا بێ بە 2 سعات جارێک تازەی کاتەوە لی باتەوە و یان دەموچای بشوات و سەر لە نوێ دژە خۆری لێباتەوە بڵێ کەوا بۆ ئێمە یان پرسیارێک کە زۆرترەوە خانمان پێویستیان پێێتی گەرما بۆ سەر قش چ تەسیریشیە بۆ قش ئەو تیشکە کە بە بەستونی لێ لە نیۆڕوانە نیمچەستونیە یان هەر چ تەسیریشیە بۆ قش گەرمە قژیش یعنی هەر بەشێکە لە پێستە بەڵام قژیش بە هەمان شێوە کە هەتاو لێ ئەویش وشک ئەبێت عزێتی زۆر ئەیە زۆربەی پێستی شێ بە هەتاو وشک ئەبێتەوە قژیش بە هەمان شێوە زۆربەی کەس ئەبینین کە دوای چەند مانگی هاوێن کە تەوا بێ هەستەکاڵی قژم ناشرین بووە قژم وشک بووە دێز بووە ڕەونەقی نەماوە ئەمە چێ تەسیری هەتاوەکێکە لە یاوە لەبەرەوە باشێکە خەڵک لە هاوینە ئەوانی کە قژیان بەدەرەوەیە زۆر ئەچنە بەرهەتاو جارجار ماسکی بۆ بکەن وای لێ ئەکا قژەکە لە وشک بوونەوەی ڕزگار کاتۆ بچێتەوە سەر دۆخە سروشتێکی جارانی خۆی بڵێ مەقسەد چێ لە ماسکەکە ماسک بڵین ئەویش هەیە لە سەیدەلێکانە لە بازاڕە بەکاری ئەهێنێ چەند دقیقەیەک بە قژەکەەوە ئەمێنێ وای لێ ئەکا قژەکە لە وشک بوونەوەی ڕزگارەکە خۆ ئەگەر بۆ هەتاو کە ئەچێتە دەرەوە ئەو کەسە کڵاوێکی گەورە لە سەرکە زۆر باشێکە بۆی هەتاوەکە لێنێت بڵێ ئێمە نەبوو بە نەرید لامان بەڵام لە وڵاتانی ئاسیای خۆرهەڵاتە زۆر باوە سیرەکەی هەمووی لە هاوینە چەترێکی پێ تا چەند ئەوە ئەگەر لێرەش بگونجە خەڵک چەتری پێ وایە لەبەر ئەوەی کە تیشتی خۆر بیپارێزێت پێم وابێت کارێکی بەزەوەی نامۆیە بە ئێمە وڵی خۆزگە و وایە بەباو بەلای منەوە چەتر ئەوەنەی لە هاوینە پێویستە نیو ئەوەنە لە زستانە پێویستە چکە بارانەکە لێ شبا کێشێکی ئۆتۆ بۆ دروست ناکە بەڵام هەتاوەکە زۆر زەرەرمان لێ ئەیە لەبەرە خۆزگە ببوایە بەباو هەم چەتر هەم کڵاوی گەورە ئەنی با خەڵکە ئەڕۆژەریا چترێکی یاڵ چترەکە خۆی زۆر باشێکە چکە هەموو گیانێدا ئاپۆشێگەرێکی قۆڵیشی بەدرەوە بێ چترەکە هەر ئیسیفادی زۆری لێ ئەکا چ چتر چ کڵاو ئەوای لای ئێمە زۆر بەڕێکی زۆری شەگرێتەوە لەسەر زۆرەگرێتەوە زۆر ڕاستە بەس بەداخەوە کە باونیە لای ئێمە وەرەوە ئێستا تاکە خەڵک ئەبینم ئەنی هەنێ ئافرەتی ڕێک و پێک تێگەیشت و کەیەن چترەکەیان پێیە ئەمە شتێکی ینی من زۆر دڵم خۆشە بەوە ئێمەش بە هیواین بێتە نەریتێک دکتۆرە یەکێک لەوانی کە ئەمیش هەر تایبەتە زیاتر بە خانمان ماکیاژکردن چ ئەسەرێکی هەیە لەسەر گەرما و لەسەر پێست بەڵێ طبعا میکیاجیش ئەمە شتێکە ڕۆژانە زۆربەی زۆری کەس ئەیکات ئافرەتان بڵێن نڵێن ئەمە هەنێ مادی کیمیاییەکە ئێمە کە بڵین بەکار ئەهێنرێت هەنێ جار هەیە هەنێ مادە هەیە خۆی کە کاتێک کە تیشتی خۆر لی ئەیە هەستیاری دروستەکە لەسەر ئەو کەسە ئەو مادانی کە میلەوانەیە نەوعێتەکەی باشیش بێ بەڵام هەنێ مادە هەیە لەو کەسەیە کە کاتێک تیشتی خۆر لە یا هەستیاری دروستەکە زۆر ناڕەحەتەکە پێستەکەی تووشی سووربوونەوە ئاوسان خووران و کولیری بچووک دروستێکە گزانەوەی بۆ ئەکا بەنیسبەت وشکی و چاورێکەش وەرە بێ بزانێت چی بەکارێنێ بەڵام باشێکە بۆ بەرهەتاو میکیاج نەکرێت ئەوانەی کە بە تایبەتی ئەو بڵی کە بڵین بۆ هەموو دەموچایی کە وەکو فاوندیشن بەکاری ئەهێنن ئەگەرێکی هەر زەڕور بوو بەکاری بێنێ کە ئەچێتە دەرەوە بۆ بەرهەتاو ئێستا ئەنی کرێمی بەرهەتاوەکان وا دروستکراوە پەرەی پێیراوە کە هەموو متەتەڵەباتەکان خەڵک چی ئەوێ هەبێت هەموو پێویستیەکان لەبەرەوە هەیە وا دروستکراوە ڕەنگەکەی وەکو فاوندیشنەکە بەکارهێنراوە پێویست بەوە ناکە ئەو کرێمی ئەساس بەکاربێنێ یان دوو شت تێکەڵکە کرێمی بەرخۆر و کرێمی ئەساس ینی هەنێ جار هەیە لەوانێ دوو مادە کە تێکەڵاوە بێ
تەسیری زۆر خراپی هەبێ لەبەرەوە ئەتوانی چی بکە کرێمێکی بەرهەتاو بەکاربێنێ کە ڕەنگەکەی خۆی بەدڵی بێ و وەکوڕەنگی فاوندیشنەکەی وابێت ئەوە باشترێکە بەڵام بە هەموو شێوەیەکی میکیاج بۆ بەرهەتاو شتێکی باش نییە. یەکێک لە هەر لە خراپەکانی مەکیاژەیە پێم وابێ هەیە سروشتیە زۆر گرانە ئەوەی کە لە بازاڕەکانی شاکە زۆربەی خەڵک بەکارێنێت پێم وابێ لە نرخیشە زۆر هەرزان و بێگومان کوالیتیشی وانە وای ئەنی ئێمە هەموو شتێک گێتە ناو بازاڕی ئێمەوە لە شتی زۆر خراپە تا شتی زۆر چاک تۆ کە شتێکت بەکارهێنا بە تایبەتی بۆ دەموچاو چکە دەموچاو یەکەم شوێنە کە تۆ سەیرەکەی زۆر ئەبێ محافەزەی لێ بکرێ بۆ ئەو کەسە باشتێکە کە کوالیتێکی باش بەکار بهێنێت مارکێکی باش بەکاربهێنێ وابزانام ئێستا وای لە تۆ لە دەرمانخانەکانی شاهەیە بووی ئەو کەسە زۆر چاواشە نەبێ لەوانەیە شتەکە باشیش نەبێ لە بازاڕە وەکو باش بیەنە دەستی بۆ باشتێکە شتێکی زۆر باش بەکاربێنێ بۆ دەموچێ پێما بێت لە دەرمانخانەکە ئەتوانێت کەسەکە چی بۆشی بخوێنێتەوە خۆ زۆربەی بە ئینگلیزی نووسراوە خوێنەری ئێمەش لەوانێت تێنەگالی ئەگەر بزانێت دکتۆرێک ئەیاتێ بێگومان باشترە وەک لەوەی کە لە ناو بازاڕە دوکانارێک پێڵێمە بۆ دەموچاوی چەورویان لانی بەپی تەجروبەش بیاتێ وایە بێگومان دەرمانخانە جارێ شتی دایمە شتی شەریکاتە بۆیە نیشتی شەریکەی باوەڕ پێکراوە بۆی ئەچێت لە بازاڕە هەموو شتێکی تیا ینی وەختی وایە نەخۆش هاتۆ میکیاجەکەی هێنا و بزانێ بۆی باشە کۆنتترۆلیشی بەسەرەوەی بێگومان وایە تەنانەت قوتۆکەی لە هیچی وای پێ نەنووسراوە کە بڵێ ئەمە چی تیاوچی تەنها نووسراوەسینی نووسراوە دکتۆرە ئەوە هەر هیچ لی تێناگەین هینوایە ئەوەشی لەسەر نووسراوە بۆ سپیکردنەوە یا بۆ زیبکە یا بۆ شتێک بەڵام هیچی لەسەرێت تا ئێمە تێبگەین بزانین ئەمە فعلەن ڕاستە بۆ ئەوە بەکەڵیە یا بە پێی دەموچاوەکەی ئەگونجێ یا چمادەیەکی تایە بە دوای مادەکەی ئەنی تهدیدەکە ئەمە بۆچی بەکارەهێنرێت. بڵێ دکتۆرە باز لە خۆشتن بکەین خۆشتن هەنێکە هێڵێ زیاتر لە ڕۆژێکە چەند جارێک خۆپشوی خراپە یا هیوا هێڵێ باشە ئێمانوێت بە شێوی زانستی خۆشتن مرۆڤ لە ڕۆژێکە چەند جار خۆی بشوات ئەمە یاسایەک نییە بڵێ لە ڕۆژێکە ئەوە جار خۆ دەشوێت ئەمە بەپێی سروشتی پێستەکەیە ئەگەر پێستەکە چەور بێت هەموو ڕۆژێ خۆشتنی ئەوێت هیوا هەیە ئەچێتە دەرەوە لە شوێنی گەرمایە عارەقی کردوێتەوە لەوانەیە لە ڕۆژێکە دوو جار پێویستکە خۆی بشوات ئەوانەی کە پێستیان وشکە ئەگەر لە ماڵا بێت و شوێنی فێنک بێت لەوانەیە بە 2 سێ ڕۆژ جارێکیش خۆی بشوە زۆر ئاسایی بێگەر زیاتریش بێ هەرقەی ناکە ینی بە 3 ڕۆژ 4 ڕۆژیش بێ چکە پێستەکەی وشکە ئەو جۆرانە نابێ زۆر خۆیان بشۆن ئەوانەی کە وشکە لە زستانە پێڵێن ڕۆژ هەفتەی یەکجار لە هاوێنا پێڵێن هەفتەی 2 جار بەڵام لە حاڵەتێکە ئەگەر کەسە چوە دەرەوە ئارەقیش کرۆ هەرە بێ خۆی بشوە ئەوانە زەڕوی عنی خۆشتن بەپی جۆری پێستەکەی و بەپی پێویستی ئەو کەسەیە. من هیچم نەماوە دوار ڕێنمایی و بۆ بینەران چی بێت لەم وەرزە گەرمای و کە هێشتا گەرمای تەواویش نەهاتووە نەچوونێتە چلەوە هێشتا گەرمان نەهاتەوە زۆر سپاسی ئێ و بینەرانی شەکەم هیوام وایە هەموو کەسێک خۆی پارێزێت لەم گەرمایە بە تایبەتی لە هەتاو ئەگەر زەڕور نەبوو بە لە کاتی هەتاوە نەچێتە دەرەوە بە تایبەتی بینی سەعادە بۆ دوی نیوەڕۆ ینی بەڕاستی لە ئێمە خانمان وەختوە ئەڵێ من سەربانم شتۆ سەعات دوی نیوەڕۆ ئەمە گوناحە خۆ سەربانەکە نازدارتر نەبوو لە دەموچاوی عراقەکەیتەوە هەتاوەکە لێ ئەیە دوای ئەنوا و ئەشکال کێشەیە ئەو بە لەوانەیە چارەکێ لە بەر هەتاوەکە بوو بێ بەڵام بە 3 مانگ مشکلەکەی بۆ عیلاج بکرێت. بڵێ من زۆر سپاسی دکتۆرە نیاز ئەحمەد ساڵحەکەین پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری بەڕێزان دوای ئەم ناوڕە ئەگەڕینەوە لاتەن. خۆشەویستیان دووبارە سڵاوتان لێبێ بڕگەیەکی تری بەرنامەی سۆتەوەی پەروەردەی تایبەتمان کردووە بۆ خوێندکارانی کە لە پشووی هاوینە خوێندکار و قوتابی با بزانین گرنگە دایکان و باوکان ڕۆشنبیریکیان هەبێت لەسەر ئەوەی ئەو خوێندکارانی کە کاتی پشووی هاویەنە ئایا گرنگیان بەست بە بواری خوێندن بێت لە خولەکاندایە بوارەکانی کەش زۆر گرنگە. بۆ خۆشحاڵەیەکی زۆر و میوانداری بەڕێز مامۆستا نەسڕوڵڵا شارەزا لە گەشەپێدانی مرۆیمان کردووە مامۆستای بەخێر بێت. بەڕێزت وەک شارەزا لە گەشەپێدانی مرۆییتە ئەگەر بە کورتی پێناسەیەکی ئەم ناو نیشانەمان بۆ بکەی سوپاسەکان بۆی بینێرەکان بە باشی تێ بڵێ گەشەپێدانی مرۆیی لە وڵاتی ئێمە زیاتر وای پێوترێ بەڵام لە ڕاستیە ئەو کاری کە زۆرێک لە ڕاهێنەران ئەیکەن یان لە نووسەران تایبەتە بە پەرپێدانی کەسی واتە کەسێک چۆن بتوانێت خۆی پەرپێ بە تواناکان و توانست و زانیاریەکانی زیاد بکە
و بتوانێت دەوری کەسێکی مرۆڤێکی وەکوڵەیە سەرکەوتو ببینێ لەناو کۆمەڵگایە. بەڵام وەکو پەرەپێدانی مرۆیی مەبەست پێی ئەوەیە کە کۆمەڵگاکان باشتر بکرێن. یەکەمین شت کە زۆر زۆر گرنگە بواری پەروەردەیە، پاشان تەندروستیە، دوجار بواری خۆشگوزەرانیە. واتە ئەگەر ئێمە بڵین چ کۆمەڵگایەک باشترە لە کۆمەڵگایەکی تر بەپی ئەم سێ پێوەرە و ئەتوانی پێوانی بکەی کە خۆشگوزەرانی و پەروەردە و تەندروستی. وەکو باسی کرد کاتە بوونی ژێرخانێکی پەروەردەی تەندروست و باش لە پێش هەم بوارەکانی کە زۆر گرنگە. ئەتوانی بڕین ساڵانە بە خوشحاڵە گرنگێکی باش بە بواری پەروەردەدرێت لە هەرێمی کوردستاندا، بەڵام بەداخەوبوونی ئەم بارودۆخە وای کردووە ئەگەر بەرەو پێشچوونێکی باش نەبێ. ئەتوانی بڵێن لە ئێستا چ مامۆستایانی باڕێز چ مامۆستایانی زانکۆ دکتۆرە بەڕێزەکان ئەتوانی بڵین تاکێکی کامل بەرهەمەهێنن لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندندا کە ئێمە زۆر گرنگی بە بواری خوێندنین خوێندن لە پشووی هاوینە لە پشووی کاتی خوێندن زستانە خوێندکار و قوتابی ماسەر خاڵ کردووە بەس بە خوێندن. بابزانین لەم خوێندنە چی بە چی شەکەین؟ بەڵێ لە ڕاستیە خوێن زۆر گرنگە، بەڵام ئەبێ وا بکەین ئەم خوێندنە ئەم خوێندنە ئامانجدار بێ و وەکڵێ ئەنجام خواز بێ و پەیوەندیشی بە ئایندەوە هەبێ. واتە ئێمە ئەگەر کەسێکە پەروەردەکەین شتێکی فێرەکەین، ئەگەر ئەم کەسە نەزانێت سبێ ئەم زانیاری چۆن بەکارەهێنێ یان بڕوانامەیەک بەدەستێنێ نەزانێ ئەم بڕوانامە سبەی ئەتوانێت چۆن کاری پێ بکە، بە دڵنیایی ئەوە هەوڵ و مانوبوونەکانی هەمووی بەزایە ڕۆشتووە. بۆیە لە خودی پەروەردەکە گرنگتر ئەوەیە ئەو نەفەرە ئەو هەستەی بۆ دروست بکەین کە چۆن ئەتوانێ لەو پرۆسەی کە پێڵێن پرۆسەی پەروەردە کە مەرجنیە قوتابخانە بێ و سەر بە وەزارەتی پەروەردە بێ، گەورەترین قۆناغی پەروەردەی ئەو قۆناغەیە کە مرۆڤ لە ناو خێزانەکەیە دایک و باوکو کەس و کارەکەی ڕۆڵی تیابێنن و گەورەترین پەروەردەش پەروەردەی پێش قوتابخانەیە کە ئێمە زۆر جار ئەچینە قوتابخانەیە سیرەکەین ئەگەر ئەو منتیقەیە عیلەکانی خێزانەکانی زۆر گرنگی بە مناڵەکانیان بەم سیرەکی زۆر جیاوازە لەو قوتابخانەی کە هەرچانە تۆ هەر قوتابخانەیەک بۆ نمونە ئەو هەموو مامۆستایی بۆ دائەمەزرێ یا بەڕێوەبەری هەیە یا سیستمێکی تایبەتی هەیە، بەڵام سیرەکی زۆر دەورەبینە کە ئەمانە لە چ خێزانێکەوە هاتون لە پۆلێکا کە تۆ مناڵێگە بینی زۆر جار هەستەکەی کە ئەبێ ئەم خێزانی ئەم ماڵە چۆن بن و ئەمەش نیشانەی ئەوەیە کە پەروەردە لێرە ناوەستێ و گرنگترین پەروەردەش ئەوەیە کە مرۆڤ خۆی پەروەردە بکە بە دیار ئەوە نەوەستێ کە ئیلا ئەبێ مامۆستایەکی دیاریکراو یا لە قوتابخانێکی دیاریکراو یا بۆ بەدەستێنانی بڕوانامە یا بۆ بەدەستێنانی پیشەیەکی باش مرۆڤ بخوێنێت و خۆی پەروەردە بکە. بەڵکو باشترین پەروەردە ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە بیرمان لای ئایندەیەک بێت، چۆن ئێمە بتوانین لە ئایندایان لە ساڵێکی دیاریکراوە ئێمە بگەینە کۆمەڵێ ئەنجام ئەم ئەنجامانە ئەوە بێ ئێمە بکاتە مرۆڤێکی سەرکەوت و ئێمە بکاتە مرۆڤێکی بەختەوەر. کاتە مامۆستا ئەمە ئەرکی قورسە لەسەر هەرێک لە مامۆستاکان ناوەندەکانی خوێندندا لە هەر بوارێکا بێ ئیلا وەزارەتی پەروەردەش نیە خوێندنی باڵاشە وەک باسی کرد پێش خوێندنیشە کاتە لە هەمووی گرنگتر پێش مامۆستاش دایک و باوک دەوری هەیە وەکو باسی کرد بە پێی ناوچەکان بە پێی شوێنەکان کاریگەری هەیە مناڵەکان، بەڵام ئەگەر بە جەختی باس لەوە بکەینەوە گرنگە لەم هاوینەیە کە پشووی هاوینە کاتی پشووی تر ئیسراحەتی هەرێک لە مامۆستایان و خوێندکاران و قوتابیانە. ئەگەر تو بەڕێز لەم بەرنامەیە ڕێنمایەک هەبێ بۆ دایکان و باوکان، ئایا ئەم مناڵانە هەرتەنها ئەوە بێت بچنەوە جارێتر بۆ خۆل خوێندنەکان بەداخەوە گیمانیاوە بە زمانی ئینگلیزی و زمانی تورکی و زمانی فارسی لامۆنینەکانەوە نرخێکی گرانیشە، ئایا خولەکانی کە گرنگ دێ بۆ ئێمە هەر بواری هەرێک لە کەسوکارەکانی ئێمە کە دایک و باوک بێ خوشک و برابێ و مناڵیان هەبێ گرنگێکی زۆر بۆ مناڵ با پشووی هاوین بێ وەکو وڵاتانی دەرەوە گەر ئیجبار لەسەر دایک و باوکە کە گەشتی پێ بکە وڵاتیکە کێمە لە ڕووی مادیەکەەوە نەتوانین باچونە دەروەکو سەیران هەموو پێنجشەمانەیە هەموو هەفتانی شتێکی بچووک بێ یان بوونی مەلەکردن بوونی چەندین شوێنی کە خۆشگوزرانیە ئەگەر باسی ئەم خوێندنە بکەی خولەکانیشکی سپاس دەکەم شارەزایەک بێ بۆ دایک و باوک لە ڕووی پەروەردەییەوە. لە ڕاستیە پشوو زۆر گرنگە واتە حتا خوێندکارێکی پۆلی 12 کە لەو چل ڕۆژەی کە هەوڵەیە زۆر گرنگە بزانێت چۆن پشوو وەرەگرێ، یعنی ئەوانەی کە ئەزان چۆن حەوانەوە هێن بە خۆیان ئەوانە هەمیشە توانە زیهنەکانیان باشە، بەڵام کەسانێک هەن بەردەوام لە ماندووکردنی خۆیانە وەکو ئەڵێ خۆیان هێندە ماندوو کردووە کە ئیتر ئەرکەکانیان بەڕێکپێکی بۆ جێبەجێ ناکرێ. پاشان ئەگەرم بین تەماشای سیستمی پەروەردەیی زۆربەی وڵاتانی دنیا بکەین ئەبینین کە بۆ نمونە زستانان پشوێکی تایە بەهار پشوێکی تایە هاوینان پشووی بەلایانی کەمەوە 2 مانگ لە زۆرێک لە وڵاتانی دنیا 2 مانگ هەیە و هەروە 3 مانگ هەیە
ئەمە بۆچییە بۆ ئەو کەسە ساڵێکە ڕۆشتەوە بۆ خوێن تا مەزرویەکی تیاابێ بۆ فێربوون بەڵام بەداخەوە هۆکاری سەرەکی کە لە وڵاتی ئێمە خەڵک پشوەکانیشی بە فێربوون پڕ کردوێتەوە یان بە فرسەتی ئەزانێت کە داوام نییە بچێتە خولێک هۆکارەکە ئەوەیە کە خودی سیستەمەکە پرۆگرامەکە شێوازی دەرس خوێندن بە تایبەتی بین ئەو قەیران و گرفتانی کە ئێستاکە لە پەروەردا هەیە مرۆڤەکە ناگەێنێتە ئەو مستەوایی کە ئێوێ ناچارە بێت واتە ئەگەر ئێمە فێرکردنی زمان بۆ نمونە کەسێکە لە قوتابخانێکی ئاسایی ئەخوێنێ ئەگەر ئەو ڕۆژی پۆلی دوانزەی تەواو کرد عەربی و ئینگلیزیێک لە ئاستێکی بەرزا بزانێ چ پێویستی بەوەیە کە بڕا بەشداری خولەکان بکات بۆیە ئەبینین هۆکاری سەرەکی خوێندنی ئەکادیمی لە وڵاتی ئێمە زۆر دواکەوتووە تەنانەت نەک تەنها ئەوەی کە پەیوەندی بە وڵاتی ئێمەوە هەبێ هەموو ئەتوان بڵم ناوچەکە وایە ئەم وڵاتانەی بە تایبەتی وڵاتانی شەرقی کەی ئەمە ئەزانیت کاتێککە کەسێک دوایەوە خوێندن تەواوکە بڕوانامەکی بەرز بەدەستێنێ ئینگلیزیکی باش ئەزانێ بەڵام ئەو ڕۆژەی کە ئەڕوا ئیمتیحانێکی ئایڵز یا تۆفڵ بکە ئەو ڕۆژە زۆر ناڕەحەت و بێتاقەتە بێ لەوەی کە لە قوتابخانە بە جوانی فێر نەکراوە پەرەگرافێ بنووسێت لە قوتابخانە فێر نەکراوە چۆن بە خێرایی مطالعەیە بکە و دوجار تێگەشتنەکانی خۆی بتوانێ ئەنجامێکی وای هەبێت کە تۆ بتوانانی ئیمتیحانێکی لەسەرکەی بۆیە ئەمە پەیوەندی بە کزی یان نزمی ئاستی ئەکادیمیەوە هەیە پڕکردنەوەی ئەمەش پێویستی بەڕاستی بە خول هەیە پڕکردنەوەی ئەمە پێویستی بە مطالعەیەکی زیاتر هەیە لەوە چێ گەنجێکی ئەڵمانی کە ئێستاکە ئەو خولانە خولیی ئەوە گرنگە بەڵێ یەکەم پێویستە ئەو شوێنێکی پەروەردەیی بێت واتە خودی ئەوەی تۆ تەنها مناڵەکەت بنێری بۆی ئینگلیزی فێرکەن بەڵام ئەگەر سبەی ئینگلیزی زانی بەڵام ئەگەر مناڵێکی بێگوێ بوو بەرامبەر بە دایک و باوکی کە هەندێک کەس ئێستاکە گلەی لە قوتابخانە نمونەیەکان ئەوەیە ئەڵێ من مناڵەکەم ناردۆتە قوتابخانێکی نمونەی پارێکی زۆرم بۆیاوە بەڵام ئێستاکە مناڵەکەم لە دەست دەرچووە ئادابی ڕەفتاری تەعاملی یعنی لە جیاتی ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە پەروەردەیەکی زۆر باش بکرێ لەو چه زانستێکی زۆری پێدرابێت بەڵام لەم ڕووەوە ئەم کەسە ناتوانێت ئینسیجام کاتەوە لەگەڵ کۆمەلگا بۆیە ئەبینین ئۆکۆلە شتێ باشەکرێ شتێک خراپەکرێ ئەگەر ببرەوە مستەقسەش پێپڕم ئەوە نییە کە ئەم مناڵە کاتێکی زۆر بەجێ زانی خوێندنگە نمونەیەکان یاخود ئەهلیەکان بەداخەوە خوێندگەی نمونەیش نەماوە کە ئەموشەی زۆر بەکارهێنینەوە هەشە لە ناوەندەکانی خوێندندا بەڵام لە ناوەندی خوێندنە ئەهلیەکانە کاتێکی زۆر لە حوتی بەیانیاشتی بێنێتە چواری ئێوارێ مە لە کاتی پرۆسەی خوێندن کاتی زستانیشە ئەم ناڵەتدا ئەبڕێ لە ناو کۆمەڵگەیە لە خێزانەکەی خۆشی زۆربەی کاتە ئەبڕێ هەمووی زانستێکی پێ هەستناکەی ئەم مناڵە بێچکەوە تێکەڵ بە کۆمەڵگەکە نابێ وەکو باسی کرد هەندێک ئاداب و تەخالیتی ناو کۆمەڵگەکەی بیرەچێتەوە هەستناکەی لە خۆباییەک بە حکمی زمانەکەەوە ئەو زیادە مەسرفەی زۆرەی بۆ ئەکان زمانەکە فێرە بێ جاکارێکی خۆی لەگەڵ مناڵێک و لەگەڵ کەس و کار و بگرە خێزانی مناڵێکی ناو خێزانەکەی خۆشیەکە بەڵ بەدڵنیانی کاریگەری زۆرە بەڵام یەکێ لە شتە باشەکان ئەوەیە کە زۆرێک لەوانش ئەوان کە ئاستی زیرەکیەکان زۆر باشە ئەمەوە ئەکا جارێککە بۆ زیرێکی بتوانێت بگەڕێتەوە بۆ ناو کۆمەلگا و ئینسیجام دروستکە بەڵام حتمما پەروەردەی دەرونی لە سەروی هەموو شتێکەوەیە واتە ئەمە زیرەکی لە ڕووی زمانەکانەوە نەنە هەر بە پێی ڕێژەی زیرەکی بۆ نمونە ئەو کەسێک کە زۆر جار دایک و باوکی ئەینێرێت تا قوتابخانەیەکی نمونەیی زۆرێکیان نەک هەمووی مامۆستاگەر هەڵە نەبین نازام ئێستا قوتابخانەیە ماوە ئەوە کێ لە ناوەندەکانی خوێندنە خوێندن ئەهلیەکانیش ئەگەر خوێندکارێکی لە ڕادە بە دەر زیرەک چکە زۆر جار ئەو خوێندکارە زیرەکە من بەخشە و شێ بەکارێنم لە مامۆستاکە زیرەکترە هەبوو لە ناوەندەکانی خوێندن حاڵەتی ئەم خوێندکارە خۆیان بەڕێوەبەرەکان داواکەن گەر هەڵە نەبن جاران خوێندنگەیەکە بوو لە کارێزەوە شک بوو ناوی خوێندگەکەم بیر نەماوە لە ئێستاە ئەمە تایبەتە بران بۆ ئەوێ لە دەستگایەکی حکومیە ئەمەیان جیا خوێندکارێک لە ڕادە بە دەرزیرەکە جواب پرسیارێکی زۆر سیر و سەمەل لە مامۆستاکەیەکە وەڵامی خوێندکارەکە لە مامۆستاکە باشترێک ئەمانە هەیە بوونی زۆر زیادیشە ئەمانە ناڵم بەڵام من ئەو خوێندکاراڵم کە خوێندکارێکە و کەسێکی ئاساییە دایک و باوکەکە جیاکاری بەڵێجا ئەوەی کە بیڵین کاریگەری هەبێ ئەوەیە کە ئێمە بڵین بە دایک و باوک کە ئەبێت چۆن ڕفتارکار لەگەڵ لەم حاڵەتایە یەکێک لە شتەکان ئەوەیە کە ئەم کەسە ئەوەندە کاتێکی زۆری لە مەکتەب بردوتە سەر پێویستە دایک و باوکە زۆر بیر لەوە بکەنەوە چۆن ئەتوانن ژینگەیەکی کۆمەڵایەتی بۆ دروستکەن بەڵام بەداخەوە زۆرێک لە دایکان و باوکان ناتوان ئەمە کۆنتترۆلکە مناڵەکان ئەگەڕێتەوە جارێکیکە بە چەند سعاتێکی تریش کە لە ماڵەوە بە دیار کۆمپیوتەر و ئایپادەوە ئیباتە سەر ئەم مناڵە لە هیچ شوێنە فێری ئاداب و ڕسومی کۆمەڵایەتی نابێت ئەمە زۆر گرنگە یعنی ئەگەر مرۆڤێکی زۆر لێ هاتوو و مرۆڤێکی کامەڵ بنێرین بۆ وڵاتە پێویستە یەکەم جار بزانێت ئەو وڵاتە کللتوریان چۆنە ئێمە کارێکی زۆر بێمانەکەین ئەگەر بێت و مناڵەکانمان فێری ئەوە نەکەین کە
ئاداب و ڕفتاریان چۆن بێ لەگەڵ لە کاتی هاتوچووە لە کاتی سەیرانە لە کاتی گەڕانە لە کاتی تەعاملکردن چوونە بازار میوانداری لە بواری پەروەردەیە کەم تەرخەمێکی زۆر لەلایەن دایکان و باوکانەوە هەیە کە مناڵەکەی ئەڕاتە قوتابخانە یا ئەینێرێ بۆ دەورات پاشانیشکەیەتەوە لە جیاتی دروستکردنی ژینگەیەکی کۆمەڵایەتی بۆی و قەرەبووی ئەوەی بۆ بکاتەوە کە ئەمدا بڕاوە جارێکی تر ئایپادێکی یاتە دەزیان ئەیخاتە ئەچێتە سەر کۆمپیوتەرەکەی و لەوێ خراپتر ئەبێت واتە ئەگەر بێت و ئەم کاتە تهدید نەکرێ بۆ ئەو مناڵی کە لە قوتابخانە ئەگەڕێتەوە یان وەکوی کە ساڵێکی زۆری بردوتە سەر ئێستا ئەگەر هاوینەکەی بەزەوە بێ بچێت لە ژوورێکە دانیشە پلیستیشنکە ئەمە پەروەردەکەی خراپەکە بەڵام ئەگەر بێت و ئێمە بتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین کاتەکان دایکان و باوکان بیریان لای ئەوە بێت چۆن کات تەرخانکەن ئەم مناڵە لەوە زیاتر دانەنیشە بە دیار ئایپادەوە لەمە زیاتر دانەنیشە بە دیار کۆمپیوتەرەوە یان لەمە زیاتر کاتەکانی بە پلیستیشن و ئەکسبۆکس و ئانە نەباتە سەر بەوە ئەتوانێت جارێکیکە ئەم مناڵە بێنێتەوە سەر ژیانێکی سروشتی مامۆستا گرنگە ئەمە تا تەمەنی چەند ینی دایک باوکە گرنگە هاونێت چاوێکی وردی لەسەر مناڵەکەی بێ وەڵە بە دڵنیایی حتا بچووکتر بێ مرۆڤ زیاتر پێویستی بە چاودێریە بەڵام کاتێککە گەنجێک پێ ئەگا مرج نییە ئێمە چاودێر بین بەسەریەوە واتە کەسێکە کە ئێستاکە لە ئامادەی ئەخوێنێ زۆر حاڵەتێکی ناشرینە کە دایک و باوکی ببن بە وەکو ئەڵێ چاودێر و مراقە بەکار بەسەریەوە لەسەر هەموو ڕفتارەکانی چکە هیچ گەنجە تەحملی ئەوە ناکە بەڵام ئەوە دایک و باوکەکە ئەبێ بزانێ چۆن تەعامل لەگەڵ ئەم مناڵەی ئەکا ئاراستەکردن بەدەست دایک و باوکە مرۆڤێکە پێگەشت تۆ ناتوانانی بە تەواوەتی وەکو ئەڵێ کامێری شاراوی بۆ دانیت و بەردەوام ئەمریکای بەسەریا و بەردەوام تەداخلکەی لە ژیانە بەڵکو ئەتوانی ئەم مرۆڤە ئاراستەکەی چەندین دایک و باوک ئێستاکە توانیوانە مناڵەکانیان کە لە تەمەنی گەنجیان و زۆر ئازادیشان پیاون بەڵام لە هەمان کاتا بە شێوەیەکی زۆر جوان ئاراستیان کردوون و هەم خۆیان لیان دڵنیان و هەم مناڵەکانیش لەوەی ئێستا پێ بزانن کە چۆن سوپاسی دایک و باوکیان بکەن توانیانە ژینگەیەکیان بۆ بڕخسێن ئەمان تیا پەروەردە ببن و پێ بگەن باشترین شت ئەوەیە ئێمە گەنجێک داچڵەکێنین بەوەی کە تۆ ئایندەیەکت لە پێشە و ئەو ئایندەیە چۆن خۆی خەمی بخوا ئەحساسی بەرپرسیارەتی بۆ دروستکەین نەک هەر ئێمە پێی بڵین ئەمڕۆ ئەبێ ئەوە بکەی بەیانی ئەبێ ئەوە بکەی دوو بەیانی ئەبێ ئەوە بکەی من ئەدنێرم بۆ ئەو دەورەیە مناڵەکەڵە من ناڕۆم بەڵام هەر لێ بڕۆیت مناڵ لەو تەمەنەیە کە هەست بە زۆر شت ناکات دایک باوک ئەینێرێکە بە خولەکان نەتۆ سۆزی خۆشەویستیە ئەینێرێ کاتە گرنگە دایک و باوک ڕاستە ئاراستەیەکیەکە تا تەمەنێک ئەو ئاراستەیە دیارریەکە بە شێوەیەکی دروست گرنگە ئەم دایک و باوک و چاودێرە وردە تا مەبستمەوەی تەمەنی چەنە بکات ئاشدە ساڵەکەی ئەوە زانی کە گەشتەوەی کە لە پۆلی یانزە و دە یانزە و دوانزە ئەو ناوەندە ناوەندێکی وردە و کەمتر چاوی لەسەرەوەکو خولەکان بردننی ئەو نی هەرۆنە خوێندنەکەی تەواوکە تا تەمەنێکی چەنە یانە بینی و ئێستا دایک و باوکان ژماری گوای بۆ بە چاو لێکەری بردننی مناڵ بۆ خولەکان لە ڕاستیە هەر یەکێک لە ئێمە شتێک کە نابێ ڕۆژە لە ڕۆژان دەستبەرداری بین هەڵگرتنی بەرپرسیارەتی بەرامبەر بە کەسایەتی خۆمانە پاشانیش کە مرۆڤ ئەبێتە دایکیان باوک هەتا ئەو ڕۆژەی وەفاتەکە یەکێ لە بەرپرسیارەتەکانی ژیانی هەر ئەوەیە کە ئەبێ خەمی مناڵەکانی بخوا یعنی ئێستاکە ئەگەر دایکێک باوکێک لە تەمەنی پیریایە و لەوە چێ توانای نەمابێ ئیتر خزمەتی مناڵەکانی بکەوە مناڵەکانی گەورە بوون و لەوە چێ خاوەنی بڕوانامە بن ئەوانیش هاوکات مناڵیان هەیە بەڵام ئەم دایک و باوکە لە تەشجیعکردن و لە ئاراستەکردنی یان ئامۆژگاریکردن و نەسیحەتێکی جوان بۆ مناڵەکەیان با مناڵەکەی ئێستا مناڵ نەبێت 50 ساڵ بێت بەڵام دایک و باوکێک هەرگیز نابێت لەم بەرپرسیارەتیە دەست هەڵگرێ بڵێ خۆ تازە ئیتر بۆ نمونە بۆ بە 18 ساڵ یا تازە زانکۆی تەواو کردووە یا تازە ئێستا ژنی هێناوە یا مەسن زەواجی کردووە مناڵی هەیە دایکایەتی و باوکایەتی زۆر گەورەیە مرۆڤ جاری وا هەیە لە خۆی ئەبورێت یان جاری وا هەیە ناڕەحەتی و ئازار بۆ خۆی قبوڵەکە بەڵام بۆ مناڵەکانی قبول ناکە لە مەسەلە پەروەردەیەەکە لە هەموو شتێک گرنگترە واتە بەرپرسیارەتی ئەوەی کە مرۆڤێک دایکەیە باوکە شتێک نییە لە خۆناغێکا بڵێ لێرە کۆتاییەت بۆیە زۆر جار ئەبینین لە چیرۆکەکانی ئەوانەی کە لە مێژووە باس کراوە یان ئەو چیرۆکانی کە نووسراون زۆر جارە بینی ئەڵێ باوکێک دایکێک لە تەمەنی پیریا مناڵەکانی کۆکردەوە ئامۆژگاری کردن ئەمە نیشانەی ئەوەیە کە هەر لە سەردەمێکی زۆر سەرەتاییە و هەتاکو ئێستاکە دایکان و باوکان ئەبێ لەسەر و بەرپرسیارەتی بەردەوام جا لێرە لەوەی هەندێک کەس لەو ڕۆ بە هەڵە تێبگەن بڵێن باشە خۆ لە ئەوروپایان لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە ئەگاتە 18 ساڵی تر دایک و باوکی وازی لێنێ من ئەمێ ئەوە ڕاست کەمەوە ئەوە بۆ شێوازە نییە
لە بۆ نمونە لە کللتوری ئەمریکا کە مناڵێک ئەبێ بە 18 ساڵ یان کەسێک کە قوتابخانە تەواوەکە دایک و باوکەکە ڕازیان نییە مناڵەکە لەگەڵ خۆیان نابژی چکە کللتوری ئەوان وایە خەڵک تەماشای ئەو مناڵە بە نەوعەیە کاڵن ئەو مناڵێکی لاوازە ئێستاشەر پێویستی بە دایک و باوکێتی بۆیە دایک و باوکە کە مناڵەکەی پێگا ئەوێ هەستی بەرپرسیارەتی بۆ دروستکە و ئەو مناڵە بخاتە سەر پێی خۆی مناڵەکە لە بناغەوە لە باخچەوە جیازی پەروەردەکردنی جیاوازە بەڵێ بەدڵنیایی هەم ئەوەش جیاوازەوە هەم کللتورەکەش لێ قبول ناکە کە کەسێک خوێنی تەواو کردو جارێکی کە بچێتەوە لە ناو دایک و باوکە دایکی چێشتی بۆ لێنێ باوکی شتی بۆ بکڕێ یعنی ئەمە لە کۆمەڵگەی وەکو ئەمریکایان لە ئەوروپا ئەمە وەکوڵە قابلی قبول نییە ئەمە قبول ناکرێتەوە چونکە دوجار ئەگەر تۆ دایکێکی دڵسۆزبی مناڵەکەش گەورە بکەی بش خوێنەکەی تەواوکە ئەگەر بۆ نمونە لە کۆمەلگایکی وا بە خێویکەی سبەی پێت ناخۆشە خەڵک وا تەماشای کوڕەکەت یا کچەکەت بکەن کە ئەمە ناتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و ئێستش محتاجی دایک و باوکێتی بۆیە لەو کۆمەلگایە ئەمان وا مناڵەکان پەروەردەکەن لەسەر پێی خۆی بوەستێ بتوانێت ئیشکا بتوانێت شقەیە بگرێ بۆ خۆی بتوانێت بۆ خۆی بژی واتە ئەو تێڕوانینە هەڵەیە ئێمە وا بزانین ئەوان مناڵەکەیان ئەکەنە دەرەوە ئەڵێن تر تۆ گەورە بوویت نا ئەو مناڵەکەی ناکاتە دەرەوە بۆ مناڵەکەی بەرپرسیارەتی ئاياتی ئەڵێ بێت تۆ بەرپرسیارەتی ژانی خۆ وەرگری ئەگەر کوڕێک لە ئەمریکا دوای تەواوکردنی خوێندن هەر پێویستی بەوە بێ باوکی پارەی پێبا ویان هەر پێویستی بەوە بێ دایکی جلەکانی بۆ بشوە خواردنی بۆ دانێ ئەو کوڕە لە ئەمریکا هیچ کچی ئامادەنیە زەواجی لەگەڵکە بۆ لەبەرەوەی کە ئەڵێ ئەمە ناتوانێت لەسەر خۆی لەسەر پێی خۆی بوەستی ئێستا من چۆن ناتوانم شوکەم هەست و سۆز لە دایک و باوکە بە تایبەتی لە هەر یەک لە تاکە کوردەکانە هەست و سۆزە ئێمەی زیاتر وا لێکرۆ بەرەو پێشچوونێکی باشتر نەبینین ئەتوانی بڵێن لە ئێستا لەم هاوینەیە کە دایک و باوک گرنگێکی زیاد بە مناڵەکەیە وەس بۆ بواری خوێندن و خولەکانە شان بەشانی ئەمەش بیرلەوە ناکاتەوە مناڵەکەی بنێرە بۆ زیاتر بۆ ڕفرێشێکی جەستە و مێشکی خۆیەوە چوونی بۆ خولەیەک بۆ هۆڵەکانی لە ژوانی بۆ ورزشێکی جەستەی بۆ سەماکردنێک بۆ هەرێک لە بوارەکانی کە بگرە بۆ نێو کتێبخانەکانیش بوونی کتێب خوێندنەوەیەک بەدەل لە پەرتووکی خوێندنەکەی خۆشی بەشداریکردنی لە کۆڕکۆبوونە تەمەنی خۆی بردننی بۆ سینەما مناڵ کەمتر ئێمە ڕۆشنبیریمان لەسەر بابەتەیە ئەگە لەسەر بابەتە قسەیە بکەین لە ڕاستیایەکێک لە شتە زۆر پێویستەکان ئەوەیە کە لەم هاوینە دایکان و باوکان بتوان مناڵەکانیان تێکەڵ بە مناڵی کە سوکاریان بکەن واتە پەیوەندی و علاقاتێکی زۆر گرنگە چونکە کاریگەری هەیە لەسەر پەروەردەیان کاریگەری هەیە سبەی شعوری ئیجتیماعی بۆ دروستە بێت و زۆر جار چێژ لەوە وەرەگری ئەگەر ئێمە قسەت پێ بڕم دروستە ئەوترێت مناڵانی بڵام چەند ساڵی ڕابرد و زەمەنی گەورەبوونی ئێمە کە لە ناو کۆڵانە بووین باشتر تێکەڵی ناو خەڵک بووین وەک لە مناڵی ئێستا کەناڵم بێتە بەردەرگاش لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر ئەوە جاکارێکی زۆری بۆ کرێ لە مامۆستایانی پەروەردەیە ئەڵێن ئەوە دروستتر بۆک لە ئێستا زۆر دروستە چونکە مناڵ تەنها لە قوتابخانەشت فێر نابێ ئەو مناڵی کە لە ناو هەندێک مناڵە یاریەکە لەوێ کاتێک پێڵێن سەرەی تۆنیە فێری قانونە بێت یعنی یاریکردن کاتە جۆری یاریکردنەکانی زەمەنی مناڵیش یاریکردن قوتابخانەیەکی گەورەیە بۆ مناڵ یعنی مناڵ لە یاریکردنا فێری قانونە بێ لە مناڵ لە یاریکردنا فێری ئەوە بێ مافی بەرامبەرەکەی با مناڵ لە یاریکردنا چکە بۆ لەوێ واقعەن مناڵەکانی تر لی قبول ناکەن سێجار هەر بڵێ وەڵا سەری منە بەناحق وانە لەوێ فێرە بێ کە چۆن ئینسیجام کا لەگەڵ کۆمەلگا یا جاری وا هەیە لەوێ فێرە بێ مەسەرەن مناڵێک لێیە مناڵێک لی تۆڕە ئەبێ زۆر جار دایک و باوکە ناوێ ئەم مناڵە تەعامل لەگەڵ کەس بە نەوەک ڕۆژێ لیە نەوە ڕۆژە قسێکی ناخۆشی پێ بڵێن یعنی ئەمە هەڵەیە تۆ ئەم مناڵە پەروەردەکەی سبەی زانکۆ تەواوکە دوای قسە ناخۆشەکەی پیاڵێن دوای تووشی نەخۆشی دەرونیە بێت واتە تۆ نەوتوانیوە مناڵێک پەروەردەکەی بە شێوەیەکی سروشتی لەگەڵ کۆمەلگا لەگەڵ دەوروبەرە ئینسیجام پیاکە یعنی بۆ نمونە تۆ مناڵێک پەروەردە کردووە نابێ مامی پێ بڵێ بڕاتە ئەولاوە تۆ مناڵی پەروەردەکەی نابێ پوری پێ بڵێ ڕۆڵەوا بە یعنی خۆ ئێمە ناڵی بە ئەوان بێن پەروەردەکە سوکانەکە وەرگرن و ئەوان ئیشەکە بکەن نا بەڵکو ئەبێ ئەم فێری ئەو واقع ببێ خەڵک هەیە لە خۆی گەورەترە خەڵک هەیە لە خۆی معلوماتی زیاترە خەڵک هەیە دڵسۆزە خزمەتیەکی هەیە لەگەڵیا جا پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەم کاتانی کە پشووە زۆر گرنگە و سەردانی کۆمەڵی شوێن کە لە کاتی قوتابخانە و دەوامە ناکرێت و هەندێک کات بەسەربردن لەگەڵ شتی خۆش بۆ نمونە وەکو ئاماژت پێکرد مەسەلەی مەلەوانگەکان یان سەردانی لە شارە گەورەکان و گرفتانە زۆرترە بەڵێ خۆشبەختانە توانین بڵێن کەمتا زۆرێک ئێستا و بەرەو پێشچوونێکی پێوبینەوە کابینی لە مناڵە لە کوڕ و کەس جێکەڵێن لە مەلەوانگەکانە
ئەو بە خۆشحاڵەیەکی زۆرەوە بەڵام بەداخەوە ئەوە زیاتر ئەبرێنە خولەکان لە خولەکانەوە مامۆستایان ئەیبن بۆ سینەماسی بوونی هۆڵی سینەما و کتێبخانە و شتەکان بەش خۆشحاڵێکی زۆرە بەڵام دایک و باوە کەمتر ئەو بابەتە ئەیان بە هێندە ئەیان با بۆ پارکێک لەگەڵ کە سوکارەکەی خۆیان بە ئەم ناڵانە تایبەت نابا بۆ شوێنێت زۆر جار مناڵەکە هەستەکە کە وەکۆڵە حسابی بۆ نەکراوە بەدڵنیایی ئەو شارانی کە بچووکترن کێشەکان تیا لەوە چێت لەو ڕۆوە لە ڕووی کۆمەڵایەتی و تعامل و ئەمانە کەمتر بێ بەڵام شارە گەورەکان یان ژیانی ئەو دایک و باوکانی کە هەردووکیان مۆزەفن ڕۆژانە چنە دەرەوە ئەم گرفتەتیانە قوڵترە و بەداخەوە لە خێزانە دەوڵەمەنەکانە و ئەزانە هەموو شتێ بە پارە چارەسەرە بێ باوکێک و ئەزانێگەر پارە با بە مناڵەکەی تر ئەم مناڵە پێداویستەکانی چارەسەرە بێ لە کاتێکە هەر دەربڕین و ئیحساس و پێدانی ناز و دوو قسەی وەکو ئەڵێ هاوڕێیانە و ئەمانە زۆر زۆر کاریگەری ئەو مناڵە هەست کاکە دایکی باوکی مەسەرەن خۆشی ئەوێ مامۆستا بابەتی پەروەردەی بابەتێکی زۆر قورس و قسە زۆر هەڵاگرێکە قسەیەکە بێت لەسەر ئەم بابەتۆ کە دوا پرسیار بێ و دروستبوونی تاکیەکی کۆمەڵگە لە ڕاستیە دروستکردنی هەستی بەرپرسیارەتی زۆر زۆر گرنگە واتە یەکەمین شت کە ئێمە بتوانین مرۆڤێک ئاراستە بکەین بەرەو خۆشبەختی و سەرکەوتن ئەوەی ئەم مرۆڤە هەستکە کە ئەبێ بەرپرسیارەتی وەرگێ بە تایبەتی خوێندکارانی ئامادەیی کە ئێستاکە هاوینە ئەبێ ئەوان بەرپرسیارەتی وەرگرن مەرج نییە بە زۆر بیان نێرن بۆ خولێک بەڵکو ئەبێ خۆیان بڕۆن بۆ خولەکە مەرج نییە بە زۆر پێیان بڵێن ئەبێ ئەم کتێوە بخوێنیتەوە ئەبێ خۆی بڕوان بخوێنێتەوە واتە بەتاخەوە ئێستاکە زۆرێک لەوە چێ بە فرسەتی بزانێت کاتێکی زۆر بە دیار فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانی تر بەسەرە بە یان بە تەماشاکردنی کۆمەڵە فلیم کاتەکانی تاواکە یان گوێگرتن لە گۆرانی پێویستە ئەمانە بەرپرسیارەتیان بۆ دروست بکرێت کە خۆیان پلان و بەرنمەیەک دابنێن من هەمیشە بە خوێندکارەکان ئەوانی کە لای من خول و دەوراتە خوێن پێیان ئەڵێم کە شەو ڕۆژە 24 کاتژمێرە سێ هەشتیتیایە 8 ساعتی بۆ خەوتن 8 ساعتیش بە هەوسی خۆ چۆن سەرفیەکەی سەرفیکە بەڵام 8 ساعتی دابنێ بۆ پلان و بەرنمەیەک بۆ ئایندە تۆ بتەوێ مرۆڤێکی سەرکەوتو شتێکی زۆر باشت لێ دەرەچێت بۆیە ئەگەر وەکوت ئەگەر ئەو 8 ساعتەژنا نیوەی ئەوەش بێ نیوەی ئەوەش بێ کە ئەکاتە یەک لەسەر 6 کاتەکانی ئەگەر تەنها یەک لەسەر 6 کاتەکانی بۆ ئامانجەکانی دابنێ بە دڵنیایی 2 ساڵی تر ئەو کەسە ئەبێ کە خزمێک حەزەکە بیبینێ ئەو کەسە ئەبێ کە کۆمپانیای پێخۆشە تەعیینی بکات ئەو کەسەیە کە کۆمەلگا بە دڵنیایی سوودێکی زیاتری لێ وەرەگرێ کە بەداخەوە ناودەکانی خوێندن کە تا ئێستا هاتوین کەمتر ئەم بەرپرسیارەتی هەما وەرگرتووە بەڕێز مامۆستا ئاوات نەرسوڵڵا شارەزا لە گەشە پێدانی مرۆیی زۆر سپاس دەکەم کە ئامادەبووی لە بەرنامەکە زۆر سپاس دەکەم خۆشەویستان بەرنامەی ستۆدیۆی پەروەردەی کۆتایی هات بۆ هیوایان بەرگەو بابەتەکان سوودی هەبێ بۆ هەمووان تا بەرنامەی داهات و خواتان لەگەڵ